بە دووەم هیچ پێشنیارێک نییە وەک خۆی. دووەم پێویستە ئەنجومەنی وەزیران و لایەنی پەیوەندیدار ئەم بڕیارە جێبەجێ بکەن. بەڵێ هەر بەڕێزێک ببوورە. هەر بەڕێزێک لەگەڵەوەی دووەم بەو شێوەیە پەسەند کرێکە کاگازات خوێنیەوە با فەرمێ دەنگی پێ بدە. بەڵێ سپاس. دووەم بە 69 دەنگ پەسەند کرا. سێهەم سەبارەت بە سێەم هیچ پێشنیارێک نییە وەک خۆی. سێەم ئەو بڕیارە لە ڕۆژی دەرچوونیەوە جێبەجێ دەکرێت و لە ڕۆژنامەی فەرمی وەقاعی کوردستاندا بڵاو دەکرێتەوە. بەڵێ زۆر سپاس. هەر بەڕێزێک لەگەڵەوەیە سێم بەو شێوێ پەسەند کرێت کە بەڕێزیان خوێنیانەوە. بەڵێ بە 72 دەنگ پەسەند کرا. فەرموون. تەوکردنی گیانی یەکتر قبولکردن و پێکەوە ژیان و کولتوری لە هەرێمی کوردستان ئەم بڕیارە دەرچوێندرا. سێ پێشنیارە هەرسێکی بخێنەرەوە. بەڵێ پێشنیاری دووەم بۆ ئەوەی هەموو چین و توێژەکان شارەزای کولتوری پێکاتەی تورکمان بن و پتەوکردنی فرە کولتوری لە هەرێمی کوردستان ئەم بڕیارە دەرچوێندرا. بەڵێ پێشنیاری دووەم وەک خۆی. بەڵێ ئەوە سێم دەکە. بەڵێ بەڕێزان ئێمە سێ پێشنیارمان هەیە بۆ هۆکارەکانی دەرچوون. یەکەم بەو شێوەی بەڕێزیان خوێنیەوە هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵێتی با بفەرمێ دەنگی پێ بدە. سێمیانێ ئەڵێ. پێشنیاری دووەم فەرموون بەڕێزان. هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیاری دووەمە با بفەرموێ. بەڵێ کەسی لەگەڵ نییە. پێشنیاری سێم. بەڵێ بەدەنگی 72 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. بەڕێزان ئێستا کۆی بڕیارەکە دەخینە دەنگدان. هەر بەڕێزێک لەگەڵ پەسەندکردنی کۆی بڕیارەکەیە با بفەرموێ. بەڵێ زۆر سپاس بەڕێزان بە 73 دەنگ پەسەند کرا. پیرۆزبایی لە پێکهاتەی تورکمانەکەین لە هەرێمی کوردستان. و بەڕێزان ئێستا بۆ زۆر سپاس بۆ لیژنە تایبەتمەندەکان بۆ وەرگرتنی پشوویەک ئێمە ئیستراحەتێک وەردەگرین. دواتر لە سەعات 3:30 کۆبوونەوە دەست پێ دەکەینەوە.